15 ساڵ بە سەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمەد تێدەپەڕێت وەک هەمیشە و ساڵانە کە سوکارەکەی و ژمارەیەک لە هاوڕێکانی لەسەر گۆڕەکەی لە چەمچەماڵ یادی دەکەنەوە کە سوکارەکەی سۆران دەڵێن یادکردنەوەی ساڵانەی تیرۆرکردنی سۆران لای ئێمە ئەوە دەگەیەنێت هێشتا دۆسیەکەی بەکراوەیی ماوەتەوە. بەڵێ دۆسیەکە بە تاکید لای ئێمە بەکراوی ماوەتەوە هەتاکو منیش بەکراوی مێتەوە دیارە ئەوەی کە 15 ساڵ ئێمە جەختی لەسەرەکەینەوە ئەمە بۆ خۆی بەردەوامی لەسەر و داوای کە لەسەر و کەیسە هەیەمانە بەڵام بەداخۆ لای هێز ئەمنیەکان هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیان نەبینیوە لەبەرەوەی لە ڕووی یاساییەوە ئەڵێت و ئەگەر شکات لە کەسێکە بێت لە شخصێکە بێ بەڵام ئەو شخصە بە ناو نیمانە بەڵام وەکو دەستگا بڵێ ئێمە داوامان کردووە ئێمە گومانمان لە پارتی دیموکراتی کوردستان هەیە و کاتە سۆران خۆی لێژیان نبووە باشکرا لەلایەن پارتی و هەڕەشەی لێکراوە و لە قوڵسنخانەکان و لە هەموو ڕاپۆرتانی وەزارەتەکانشا ئەوە سەرمێنراوە کە پارتی دیموکراتی کوردستان لە پشت ئەو تیرۆرەوە بوو سۆرانش لەسەر نووسینەکانی وە لە زیاتر ئەو بابەتانی کە دش بەو دەسەڵاتە نووسێتی بە گەندەڵەکانیان بە کارن قێزەونەکانیان لەسەرەوە تیرۆر کراوە. لە ساڵی 2008ەوە لە دوای تیرۆرکردنی لە کەرکووک کە سوکاری سۆران و هاوڕێ و هاوپیشەکانی چاوەڕێی یەکلایی بوونەوەی دۆسیەکان بەڵام وەک ڕۆژنامەنووسان دەڵێن ئەو دۆسیانەی تیرۆر کە دەسەڵات ئەنجامیان دەدات هەر دەسەڵات هوونیان دەکات و ڕێگە نادات ئەنجامی هەبێت. هەر ئیشێک دەسەڵات بیکە ئەتوانێت بیشارێتەوە دەسەڵات و حیزبی حاکموانە دەستیانە ڕوا حکومەتیانەیە حیزبیانەیە ئاسایش و پاراستن و زانیاریانێ ئەوانە ئەتوانن شتەکان بشارنەوە سەبەبەکە ئەوەیە خەڵکی تر دەستی پێ ناکات و لێرە ئێمە لەناو تاریکێکی زانیاریین لەناو یەک شەوزەنی زانیاریان کە هیچ زانیاریەک بە تایبەتیەوەی پەیوەندی بە کوشتنی ڕۆژنامەنووسان و شەیدکردنیوانەوە شەیدکردنی ئەوانەوە هەیە کە بوێری بگۆیی بڵاوەکەنەوە لەنا دەسەڵات ئیشارێتەوە و ئامانجیشی لەوە هەر ئەوە نییە کە ئەوی تیرۆر کردووە ئامانجی لەوە ئەوەیە کاوانی تش بێدەنکە هەمیشە دەسەڵاتێکی دیکتاتۆر حیزبی دیکتاتۆر حیزبی دژە ئازادی ئەگەر پێچەوانەی شادنەوەی ئەم دۆسیانە بکە کارێکی سەرسوڕهێنەرە خصوصیەتی دەسەڵاتی دیکتاتۆر بریتیە لە پەردەپۆشکردنی تیرۆر و ئەنجامدانی تیرۆر دەسەڵاتی کوردی و دەستگا ئەمنیەکانی کوردی ئەوەی لە تیرۆرا کردویانە زۆر خراپترە لەو کردەوە تیرۆریستیانی کە دەستگای ئیرهابیە گەورەکانی دنیا کردویانە. کە سوکاری ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە پیان وایە ڕووداوی تیرۆرکردنی کوڕەکەیان بە فەرمانی حزبێکی دەسەڵاتداری هەرێمی کوردستان ئەنجام دراوە هەر بۆیە سکاڵایان لە دژی هیچ کەسێک تۆمار نەکردووە دۆسیەکەش لە پۆلیسی کەرکووک وەکو خۆی ماوەتەوە و هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەدیوە. چیانووری کەناڵی پەیام چەمچەماڵ.